لوتکەی هەرە بەرزی ئیسلامەتی چییە؟ تێکۆشانە لە پێناوی دینی خوای پەروەردگاردا و سەرخستنی ئیسلامە. دەی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان لە خۆمان پرسی و ئایا چیمان بۆ دینی خوای پەروەردگار کردووە؟ ئایا چه هەوڵێک دەدەین بۆ ئەوەی کە ئیسلام سەرخەین تەنانەت بە قسەیەکیش بێت؟ جارێک لە جاران دیفاعلی ئیسلام دەکەین، جارێک لە جاران کە زەمی ئیسلام دەکرێت. ئێمە هەوڵ دەدەین هەڵوێستێکمان هەبێت. خوای گەورە فەرمانی پێکردوین: یا ئەیها الذین آمنوا كونوا أنصار الله. کاکە هەموو ئینسانێکی ئیماندار دەگرێتەوە، تۆش ئیماندار نیت. یا ئەیها الذین آمنوا، بزانە بانگی هەموو کەسێک دەکات، بانگی هەموو ئینسانێکی ئیماندار دەکات. كونوا أنصار الله، هەمووتان سەرخەری دینی خوای پەروەردگار بن، پشتیوانی لە دینی خوای پەروەردگار بکەن. سەید قوتب جوانی فەرمووە کە دەفەرمێت هەوڵدان بۆ سەرخستنی ئیسلام بەیعەتێکە لە گردنی هەموو ئینسانێکی مسلماندا. کاکە تۆش خۆت بە مسلمان نازانیت،